سلااو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک عزیزان وەڵا ئەوە لە ئیشی ترەبێ بڕۆم بۆ ماڵەوە بەڵام بەرحاڵ هەر لە خۆم نەگەوتم ئەبێ ئیلا تۆزێ قسە بکەم لەسەر ئەمریکا ئێستا قوبا تاڵەبانی بڵاوی کردێتەوە کە بەرچاوم کەوت. هیوادارم کە ئەو قسانی کە ئێستای کەم بە تەواتی سوودی هەبێەوە خەڵکی کوردستان بە تایبەتی خەڵکی دەربەنی خان بە تەواتی ئاگا بن. عزیزان لە هیچ گۆشە و کەنارێکی دنیای نییە ئێستا قوبا تاڵەبانی خۆت تۆ واست هێناوە کاکە نە جێگری سەرۆکی حکوومەتی نە هیچ عینوانێکت هەیە هیچ نیتۆ تۆ بەچە عینوانێک خەڵکی دەربەنی خان هاتوون داوای کارەبا داوای ئاو داوای مافەکانی خۆیانەکەن وەکو زۆربەی زۆری خەڵکی کوردستان تۆ چۆن دانیشی وەڵا عەرزەیەک دەربەنی خان ئەفرۆشین بە 20 میلیۆن دلار و بەشێکی بۆ دەربەنی خان سەرفەکەین بۆ مشکیلەکانیان و بەشێکیشی بۆ سلێمانی ئەمە لە کوێی دنیا هەیە بەڕاستی تۆ کێی تا دابنیشی عەرزەی دەربەنی خان بفرۆشی بیەی بە نیوەیشی بدزی بۆ گیرفانی خۆت و بۆ هاو ئاخوڕەکانت و بەشێکی کەمیشی سەرفکە دەربەنی خانە لە کوێی دنیا هەیە ئادەی قوبا دەگە ئەوە پیاوی بۆچی ناچی لەو 1950 دۆنم زەوی کە لە دەباشانە باوکی بۆی دزیوی بۆچی ناچی لەو زەویانە بفرۆشی کار هەمی تاڵانیە بۆ ناچی لەوەی قەڵاچۆڵان بفرۆشی قوبا جێلا تاڵەبانی بۆچی ناچی کە لەکانی بەردینە بەولاوە پاڤەڵەشێتی برا هەمووی داژی کردووە بۆچی ناچن ئەوانە بفرۆشن ئەمە کوێیە تۆ کێی دابنیشی ئەو کارە بکەی قوبات تۆ چ کارەی عەسڵەن کاکە سەرکی سیری قەچکی پیازی تۆ چیت لە دوای 32 ساڵ 33 ساڵ مشکلەی خەڵک ئاوا حلەکەن بڕۆن عەرزەی دەربەنی خان بای 20 میلیۆن بفرۆشن 15 بدزن بۆ خۆتان 5 سەرفکەن لە ئاو لازامچی و ئەلەم بابەتانەیە خەڵکی دەربەنی خان نابێت بە هیچ جۆرێ بەمە ڕازی بێت ئەوە بەڕاستی ئەمە پێڵن فیکەی سەگ بەڕ ئەمریکا قوبا تاڵەبانیەکە باشە جا فیکەی سەگ ڕێک بۆ ئەمێ قوبا تاڵەبانیە بێت اینجا من نازانم علی حەمەساڵح تۆ بۆچی لە مابووی بە دەڵاڵی ئەم مۆزوعە کاکە تۆ ئەمە تۆ چیت کاکیش ئێمە 100 جار لەسەر تۆ قسەمان کرد کاکە ئەرێ کاکە تۆ ئەندام پەرلەمانی ئەرێ کاکە تۆ نازانم تۆ هەچی لە هەچی شتەیە تۆ هەیە یعنی تۆ بەڕاستی کەوچکی هەموو کاسەیەکی تۆ علی حەمەساڵح تۆ چڕ ئەگەر دەڵاڵی تۆ قشی بەسەرم قەزیەوە تۆ ئەسڵەن ئەبێ دژایەتی ئەمەکەی ئەمە نابێت بێتە کەلتوری ئەم دز و جەردە و خائینانە لە حەقیقەتە تۆ حەق چییە بەسەر ئەمەوە بۆچی تۆ بووی بە دەڵاڵ خەڵکی دەربەنی خان داوای مافەکانی خۆیانەکەن و غەسپە لەسەرتان مادەم ئێوەی دەباشانیەکان لەویە خۆتان بە حکوومەت ئەزانن پێویستە وەڵام بە خواستەکانی خەڵک بدەنەوە خەڵکی دەربەنی خان ئەبێ واز نەهێنن و ئەبێ هەموو ناوچەکانی کا پشتیوانی بکەن لەوەی کە ئەو خەڵکە دەستی بە مافەکانی خۆی بگا لە دوای 33 ساڵ خەڵک کارەبای نییە خەڵک ئاوی نییە خەڵک موچەی نییە ئەوە تا فەلاحەکان ڕۆشتون لە گوێ ئاوی سیروان و ئەوانە لە شەسەکان ئەوانە عەقدیان هەیە بۆ مەسەلەی زەویزار ئەچن وەکو کەتی کشتوکاڵ ئەچن هەموو یەکەم بە بینا و بە ڤێلا و بۆ فرۆشتیانە بە درۆستنەکانی خۆیان ئێخۆ قوبا تاڵەبانی بای 20 میلیۆن دلار عەرزە لە دەربەنی خانە ئەفرۆشێ بەخۆی ئەفرۆشێ بە شەریکە دزەکەی 15 لێ دزن بۆ خۆیان و تۆزێکی سەرفەکەن بۆ ئەو خەڵکە ئەسڵەن خەڵکی دەربەنی خان نابێ بە هیچ جۆرێ ڕێگە بەوە بدەن کە عەرزەکانیان تاڵانی بکرێ بە ناوی ئەوە کە سەرفەکەنەوە بۆ خۆیان ئێوە کەی ئەوە دەستێکی سەلیم بووین قوبا تاڵەبانی و پاڤڵ و چێو ئارم بابەتانە بابە ئێوە باوکیشان هەر دز بووە کاکەشیان ئێوە شان بەشانی بنەماڵی بازانی 33 ساڵی ڕەبەقە خەریکی دزی و جەردەی و پارەکۆکردنەوەن ئێوە کەی ئیعتیبارتان هەیە هەتا خەڵک بڵێ عەرزەکوی فرۆشە و پارەکەی سەرفکەن بۆ خەڵک قوبا تۆ پارە سەرفەکەی خۆت و ژنە دزەکە قوبا تاڵەبانی یا پاڤڵە شبری برات ئەی بۆ پارەی مەرزەکانی باشماغ نایەنیت بۆ پارەی مەرزی سەیران بەر نایەنی بۆ پارەی مەرزی نازانم کوێ نایەنین ئەو مەزانەی کە لە سنوورەکانی خۆتانە هەیە لەم وایە لایف مەبێ کە لە مەرزەکانە چییە گوزەرێ والله لە هەموو مەرزی ئەو مەرزی باشماخەوە بە نمونە بیهێنمەوە عەزیزانی من باوەڕتانە بێ ئەگەر ئەو ئەشیانەی کێتە ناو هەرێمی کوردستانەوە گومرگ 3 ملیاری بکرێ دڵنیا بن کە 3 ملیار بەس بە قاچاقی ئەدزرێ لەلایەن پاڤڵ و قوبات و ئارم بابەتانەوە کەچی هاتووەتە ئێستا وڵا ئێمە بای عەرزە فرۆشین بای 20 میلیۆن دلار لە دەربەنی خان ئەو سەرفیەکەینەوە بۆ خەڵکو و بەشێکیشی بۆ سلێمانی دەربەنی خانەکەشە سلێمانیوە کاکە چی ئیلاقی هەیە
چییە؟ دنیاتان دزیوە بڕۆ لە بڕۆ ئەو پارانە بێننەوە کە شەوانەی دزن بڕۆ پارەی مەرزەکان بدە بخەرە خزمەتی خەڵکی دەربەنی خانەوە ها بڕۆ چی زەویتان دزیوە ئەوانە بێنن ڕۆژانە چی پارە ئەزن بڕۆ ئەو پارە نەبێنن بۆ وازای نازانین کە لە مەرزەکانەوە ئێوە چی هێن و چییە بن و خەریکی چ کاسبیەکەن نازانین کە ئێوە چەنە پارە پەیاکەن ڕۆژانە و شەوانە هەموو کاتێ ها ين دانيش ام قوريكن دا تو هيجني تقوبا تو تي هالدراوي نجري سرك حكمتي نهيج تواو اصلا خلشي دربني خان ابي سلبري تشينو توجا كان بين سشقام داوي ما فكان اخوان كان ونابي الريقه بدن بستي لخاك كان بفرشي وام دزانه بخوان بيخون او قباده ساختشي مرخي لي خوش كلوها ما ويك كيشي دقل بارتيا هيا بارين نو تكور ناغريت باشا كمان باري ورقه او ورناغري انا باش ام 20 مليون كم باونسي 5 جيفان و 5 شي بو عرفان باشا اشي عوائليكا ايوه 20 مليون كم كسبهم لكل سنه باسم كلا لما تارك استيمانيه لفروغ خانك جيرا شي بس 20 مليون قباده ساخته شي هاي دزبر هاي لباوك دستر ها هاي اول شي هذا عزیزان پێویستە هەموو خەڵکی کوردستان پشتیوانی بکات لە خەڵکی دەربەنی خان بۆ دەستڕاگەیشتن بە مافەکانی خۆیان ئەمە مافی سەرەتاییە ئەی هاوار 33 ساڵە کارەبا لە وڵاتەیە نییە 33 ساڵە خەڵک ئاوی نییە ئێوە بەشەرن ها یا کۆمەڵێک ئینسانی تێ هەڵدراوی دوور لە ڕووی ئەوەی گوێی لێمە هیچ و پوچی دز و جەردەی بێکرامەتن کە ئەو کۆمەڵگای ئێمەتان ئاوا لێ کردووە والله هيسا والله اشتواك او قباده ناس عمل باوشو بوي ماوتو ام همو في كي صقا كشون دزيكا والله باي بسم الله عزا فروشنا دربني خانو يتر باركشي صرفكين بو خلكي بو كهرباء وبو بو دربني خانو بو باش يجيبو استعمالي اوا برا رول لك دواري قسيكي على كربه كارواني تير ناخوا تيجي كاكا ايوا سفرين بس خليكي دزين بمش تير ناخوا بون بحود براسي بون بحود اما اخلاق و اتواري اوه داوشن بو خوتان و پیشنیار و اخلاق و اتوارتان و داوشن بو یک او کوملگای ایوه بره ويبن باشا ما دام فشكيتو لقل بارتيا كيشتي ودوام ناكيتو او ناكي كواتا لدي قلبهم لاوتو مسؤولي برو والله بخواسه كان يخلق بدروم اي خوتو برا جاشك بون بجاشي ايران و بون بجاشي نازم ناوي تشيا شيعكاني بغا برون لوي او بارادزي بيهنن شوانا بافولي برا سفرك بو دبي و سفرك بو بغا اتشي التون با تشك ابا اما بلغ خسر علي اوانا برون او بارنا بين صرفي كان زحمه النبي يا برو دباشن كاكي جان حوصو 50 دون مسويده دباشن داجيتان كدوا صدوني بفروشه بدوصي بفروشه بيا بخلشي دربني خانو كشكل حلكة بويا خلشي دربني خان بيويسا عرزي خويا نهرن بفروشه و بيويسي شي بيدا قريب كان لوي كدسن بما فكاني خوي بكات باشنيا قبات تو براكت بنمالكات ايوا بنمالشي دز وخائن ومافيان ايوا اعتبار تانية كل خل بار على دوق بدسي غرغوا جا ورا تو غوش بدمي نازلم كمتياروا ايوا لدربني خانه باي 20 مليون عزب فروشن هل واصل فيك بو خلقي دربني خان حق او رجبي لقال ابو جهله اي اخواله ورسواتريكا هاي لوس باشا هاي نابياو باشا هاي نابياو علي حمص الله واز بين توجي كاكا بس امهم ضلالته يجي كاكا تو بواكي ام علي حمص الله اي هوار اما كاكا صويانز عندهم برلمان لوس كل سنه هي تو بود بوي بدلالي امهم قاچاقشي عالم بابتانه اذا واز بين كاكا وابي تو دجيبي وكو علي حمد صالح بلي ايوا ابي ولام بدنوا بخواستكاني خلشي كردستان وخلشي دربني خان اسكا باسكا لسر اوانا ونايش بي يكبز لخاكي دربني خان بفروشن چونك ايوا ثقتانيه متمانتانيه حتى متمانيش انا بوتانيه وكارب كان براسي نابي خلشي دربني خان بور رازي بن سربرزي بو خلقي دربني خان ومن بهموت وانا مو بشتيوان تانم وهمو خلق بيسا بشتيوان تانكا وابي قبادو دسو دارك رسواكن براسي روج دايك اونين ماوا خلشي كردستان خلشي محروم خلشي دستان رابرينكا ستانا خاتا غوري باب تانوا بنا مالي طالباني بنا مالي بازاني كاتكي خوش بو ايوا حرمة بوتاني برزانو خوش ويسا